ماڵ ماندوو بوون هەوڵیان داوە سەردانی ناحیەکەیان کردووە سەردانی قەزای هەڵەبجەیان کردووە و سەردانی محافەزەی هەڵەبجەیان کردووە جێ خۆیەتی سوپاسی سەرجەم لایەنە سیاسیەکان سەرجەم کاربەدەستان سەرجەم ئەو کەسایەتیانە بکەین کە بۆ بە قەزابوونی ئەم شارۆچکە مێژوویە هەر هەمویان دەرگا و سنگ و دڵیان ئاوەڵا بووە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ هەموو لایەک و سوپاس بۆ خوڕماڵیەکان کە توانیویانە بە جوود و ماندووبوونی مێژووی خۆیان ئەمڕۆ یەکێ لە ئاواتەکانیان کە ئاواتی بە قەزابوونە بێنەدی. ئێمە ئەزانین خوڕماڵ مێژوویەکی جوانی لە بواری نەتەوەیی و نیشتیمانیە هەیە. ڕۆژی 21/2/1946 ئیعلانی کۆماری مەهاباد ئەکرێت لە 2/2/11 ڕۆژ دوای ئەو مێژووە لەم شاری خوڕماڵا خەڵگە گیرێ لەبەرەوەی ئەدەبیاتی شۆڕشی سابلاغ لە ماڵیا بووە لەبەرەوەی بەنیهێنی تەقەی خۆشی کردووە. ئەمە مێژووی نیشتیمانی خوڕماڵە نێژووی نیشتیمان پەروەریەتی و خوڕماڵ 75 ساڵەوە پێش ڕۆژنامەی خوڕماڵ لەلایەن کەسێکی وەکو شاجد فتاحەوە لەم شارە دەرکراوە. خوڕماڵ پایتەختی هەڵەبجە و شارە زور و هەموو هەورامانە. خوڕماڵ گوڵعنبەرەکەی جاران گوڵعنبەرەکەی لە مێژووە ئەمڕۆ پیرۆزبایی لەکەین. سوپاس بۆ خوا یەکێ لە ئاواتە دیێرینەکانمان کە بە قەزابوونی ئەم شارەیاتە دی. سوپاس بۆ وزارەتی ناوخۆ کە ئەمڕۆ تەلەفۆنیان کرد لە ئەمڕۆ ڕێکاری یاسایی بۆ بە زووترین کات بەرجەسەبوونی ئەو قەزایە کارەکەن. هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا کە لە گردی گۆ داخلی جادەی خوڕماڵ بەرەو هەورامانە بین لە جیاتی ناحیەی خوڕماڵ بنووسێ قەزای خوڕماڵ و لە جیاتی جەنابی کاک فەرەیدون وەکو مدیری ناحیە هەر کاک فەرەیدون وەکو قایمقامی قەزای خوڕماڵ دەست بەکار بێ. جارێککە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئەو لیژنەیە بۆ ئەو ئەنجومەنە کە ئەنجومەنی بە دوواداچوون بوون بۆ بە قەزابوونی ئەم شارە ماندوو بوون سەریان بەر کۆشی دەیان لایەنی سیاسی و حکوومەت و دەیان کەسایەتی کردووە بۆ ئەوەی ئاواتی خەڵکی ئەم شارە بێنەدی. جارێککە پیرۆزبایی لە خوڕماڵ و خوڕماڵیەکانەکەین هیوادارین بتوانین لە ئایندەیەکی نزیکدا هەڵەبجە وەکو پارێزگا چۆن دوو قەزایە بیکەین بە سێ قەزا و ناوچەکە گەورەتر و بەرفراوانتر بێ. سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش.